مێشە سعات 6 نیوە تا هەفت چوویتە دەرێ لە مارێ تقریبا 10-15 مەترێک دوورکەتەوە بە 5-6 سایان پڕیانداێ و هیچ جێش ساغی نەما ینی ئەو پشتە سەرەی ئەلێرانانەڕ هەمووی لێکرایەتەوە جێ وتە دوو کارت ئێرانی هەموو بڕدرا ینی زۆر وەزعی خراپە لە دوونێەوە لە خەستەخانەیە لە بەشی چاودێری چڕە. باشە ئەو کاتە چی بە فریای کەوتووە ئەو کاتێک ئەو حسانە پەلاماریانداوە؟ وەڵای برام بە فریاکەتە شتێ دەرێ بۆتی بزانمە سانە چ دەخۆن چ دەکەن دەبنی وا دەچی لە گشت برای منەوە ینی فەقیرەی زۆر شێواشە ینی برام دیتی برایوە لە بندەستی و سانێ و 6 ساڵە فەقیرێ هەموو قەڵبی خینە زۆر شێوایە. باشە برا بچووکەتەوەی کە پەلەمار دراوە تەمەنی چەندە؟ 6 ساڵە. باشە لە دوێنێ شەوە لێرن تاوەکو ئێستا بارودۆخی چۆنە دکتۆرەکان چی دەڵێن؟ وەڵی بارودۆخی باش نییە لە خستەخانە لێرانە زۆر یامەتیشیان داینەخوا خێران بنووستی نیاوی پێویست بە لۆیان کردینە. لە دوێنێ تا ئێستا هیچ گۆڕانکارێک لە تەندروست ڕوونێداوە؟ بەخوای بە جێرەی قسەکان بیتن ڕوونێدا بەس باش دەبی شاڵن بەت نازانم بە تاکیدیش چکە زۆر سەیەکان کەربیان لێدا سەژ ئینتیها بشتی زۆرە ئەجا نازانم.